ئێمە وەکو پەرلەمانتارانی کەرکووک بە هەموو پێکهاتەکان لە سەرەتاوە بەشداری ئەم کۆبنەوانەمان کردووە بۆ ئەوەی نوێنەرایەتی خەڵک بکەین بۆ ئەوەی ببینە هۆکاری ئەوەی قورساییەکان لەسەر دانیشتوانی شارەکەمان کەم بکەینەوە و ئەو قەراراتانی کە ئەدرێت لە بەرژەوەندی هاوڵاتیانی کەرکووک بێت. سوپاس بۆخوا ژمارەی نەخۆشەکان بە کۆڕۆنا کەم بۆتەوە لە کەرکووک و دۆخی تەندروستیشیان لە باشیدایە. سبەینێ یەکەم ڕۆژ دەبێت کە قەدەغەی هاتوچۆکردن ئەتوانین بڵێن نیوەی هەڵدەژیرێ، واتە لە کاتژمێر 6 بەیانی تاکو 6 ئێوارە ڕێگەوبانەکان ئەکرێتەوە. هەمومان پێکەوە هاوکاری یەکتری ئەبین لە پێناو ئەوەی دانیشتوانی شارەکەمان دوور بن لەم ڤایرۆسە و من دڵنیاشم مەرحەلەی باشمان بڕیوە بە پێکەوە هەمومان و هەموو پێکاتەکان کارێکی جدیمان کرد لە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و یارمەتیدەری یەکتری بووین لەم مەسەلەیە. جێی خۆیەتی دووبارەی کەمەوە سوپاسی دانیشتوانی خەڵکی کەرکووک بکەین. وەکو ئاماژەشم پێی کرد ڕێنمایەکان و هەموو ئەو خاڵانی کە پەیوەستە بە هەموو قەتاعەکان، قەتاعی زراعی و قەتاعی تیجاری و مەتاعم و شوێنەکانی دیکە هەمووی بە خاڵی دیاریکرا و چەند کاتژمێرێکی دیکە یان هەر لە دوای ئەم مؤتەمەرە بڵاوەکرێتەوە. سوپاستانەکەین، سوپاس بۆ ماندووبوونی ئێوە وەکو ڕاگەیاندن و سوپاسی جددی سەرجەم دانیشتوانی کەرکووک.